ئەم کاتتان باش بێ ئەم دکتۆرە بانۆم ئەم ڕۆژ لەگەڵ تەلەبەی دانسازیم نوبل. ئەمڕۆ ئەمانەوە باسی بەردی گورچیلە بکەین. ئیرۆ ئەم دەخوازن دەرهەقی کێوێری گورچێکی چەند گۆتنە بێژن. کێوێری گورچێک بە مادەن ئەچێ دەبە، ئەو مادەن هەرتم لە خۆینە هەیە، یەکجانە مادەن زێدە دەبە و کێوێر چێ دەبە. دوو بابەت کێوێر هەیە، کێوێری کالسیوم و کێوێری نەکالسیوم. بەردی گورچیلە لەوە دروستە بێ کە معدەن زیا ئەبێ لە خوێنمان، اینجا ئەم معدەنانە بەرد دروست دەکەن و ئەگەنە گورچیلەکەمانەوە. دوو نوع بەردی گورچیلە هەیە، ئەو نوعی کە کالسیومی تایە و ئەو نوعی کە کالسیومی. یەکجارە سەبەبێ زێدەبووینە مادەن خواردنە، یەکجانە ژی سەبەبە وی نەخۆشیە گورچەکایە، یەکجانە ژی ئینفێکسیۆنە. بەردی گورچیلە لەوە دروستە بێ کە معدەرەکان زیاکەن لە خوێنمان، یان لەبەرەوەی کە لە خواردنەکەیە زۆر هەن، یان لەبەرەوەی کە نەخۆشی گورچیلەمان هەیە، یان لەبەرەوەی کە ئیلتیهابێکمان هەیە لە لەشمان. کێوێری گورچەکە زێدەتر لە مێرادا چێ دەبێ و زێدەتر ناوبەرە 35 ساڵیدا چێ دەبێ. سێدی پێنجی ناو 5 ساڵەدا دیسە دەکارێت چێ ببێ. بەردی گورچیلە زیاتر لە لای پیاو دروستە بێ و خاصەتەن لە عمری بینی 30 و 50 ساڵە. لەگەڵ ئەوەشە ئەگەر کەسێک بەردی گورچیلەی هەبێ لە ماوەی 5 ساڵە لە 150 شەرتەوەی نشکیوا پشتە مرۆڤدا ئێشێک چێ دەبێ و ئەو ئێش بەربژێر دەکارێت بچێ. ئێش دچێتێ دچێتێ، یەکجانە ژی میز بخوین تێ، مرۆڤ ژێ ئێشە وەک شێری قەفەس سەرپیا دزبرە. ئازاری ئەم بەردە لە پڕ دروستە بێ، اینجا یەت و ئەڕوا ئازارەکە هەموو کاتەکە لەوێ نییە، زۆر جاریش خوێن ئەدۆزیتەوە لە میزەکەتە، ئەم ئازارش ئەتوانێت بە ڕێوڕای میزە سەرکەوێت و بێتە خوارەوە. شتیش هەیە ئەم ئازارە پێڵێن لە گەڕاننی شێر بە قەفەزەکەی ئاڕوە، یعنی ئینسانەکە ئەم ئازارەکەی وایە وەکو شێر بە دەوری قەفەزێکە ئەڕوە. هەندێک مرۆڤدا ژی ئێش چێ نابێ. بەڵێ لەلای هەندێک مرۆڤ ئازاریان نییە کاتی ئەم بەردە دروستە بێ لە گورچیلەیان. پر جاران کێویر بچووکە و بخوا ji bedene derdikeve, ji ber ku mezinbûna wan navbera 3 û 5 milîmetrene, hewce nake mirov bitirse. بەردەکە خۆیەتە دەرەوە زۆر جار، چونکە ئەم بەردانە بینی 3 بۆ 5 میلیمترن، اینجا مەترسیتیان نییە. ئەوە گورچێکی ڕاستە و گورچێکی چەپە. و rêya mîzî de sê cî sekinandinê hene, zirav û teng e. Dema ku kevirê gurçîk derbasê wan sê cî dibe, êş çê dibe. ئەمە ڕسمی گورچیلەکانمانە، ئەمە گورچیلەی ڕاست و ئەمە گورچیلەی چەپ. لە ڕێوڕای میز سێ شوێن هەیە کە زۆر تەسکن، ئەمە یەک، ئەمە دوو، ئەمە سێ. هەر جارێ بەردەکە لەم شوێنانەوە ئەڕوا ئەو ئازاری کە باسمان کرد دروستە بێت. ئەگەر ئێش دەرباس نەبە مرۆڤ دەکارێ دەرمانی ئێشە بخوا و ئاو بخوا. ئەگەر دەرمان و ئاو ئالیکاری نەکە گەرەک مرۆڤ هەرە جەم دۆختوری خوا. لە کاتی ئەم بەردەی گورچیلەت هەیە ئەتوانی دەرمانی ئازار بخۆی یان ئاو زۆر بخۆی بۆ یارمەتی بێ بەردەکە بێتە دەرەوە. ئەگەر دەرمانی ئازار و ئاوەکە یارمەتی نەیایت ئەبێ بچی بەلای دکتۆر.